بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوژ و کوژراوان و بەرەو بە دیاردەبوونی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان شارەزایانی نیگەران کردو و پێیان وایە پێویستە هەنگاوی هەنووکەیی و جددی بۆ ڕێگرتن لەم شەپۆلە ترسناکە هەڵبگیردرێت. وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم ڕایگەیاندووە لە ساڵی 2022دا لە هەرێمی کوردستان 183 ڕووداوی کوشتنی بە ئەنقەست، 32 ڕووداوی کوشتنی بە هەڵە و 240 ڕووداوی خۆکوشتن تۆمار کراون. ئەم ڕێژانە بۆ هەرێمێک کە لە 4 پارێزگا پێکاتوە و ژمارەی دانیشتوانەکەی تەنها 6 ملیۆن کەسە سەرنجی شارەزایانی ڕاکێشاوە و هەمووانیش دەسەڵاتدارانی هەرێم بە بەرپرسی سەرەکی زیادبوونی قوربانیەکان ناو دەبن. بەڕای چاودێران هەڵکشانی ئامارەکانی کوشتن و خۆکوشتن لەژێر سایه حکومڕانی 32 ساڵەی یەکێتی و پارتیدا دەگەڕێتەوە بۆ نادادگەری و سەروەرنەبوونی یاسا، زۆری چەکی بێمۆڵەت، داڵدەدان و ڕادەست نەکردنی بکوژان لەلایەک و لەلایەکی دیکەشەوە، دواکەوتووی کەرتی پەروەردە و بێسەروبەرەیی لە پێگەیاندنی نەوەی داهاتوو، نەبوونی سانسۆر لەسەر دەستگا میدیاییەکان و لێ نەپرسینەوەیان بە تایبەت لە کاتی ئاساییکردنەوەی تاوان و بە پاڵەوان پیشاندانی بکوژان و خۆکوژان. شەریکەی بازنەی خەتەر دانەمیان شەریکەی باڵۆن نازام لە هەردووکی باشم. ئەمە جگە لە بێکاری و ئەو گرفتانەی لە ئەنجامی قەیرانی سەختی داراییەوە هەڵتۆقیون و هەڕەشەی جددین لەسەر ئاستی کۆمەڵایەتی. بەوتەی توێژەر و شارەزایان بەهۆی ئەو پاشاگەردانیەی کە لە ئەنجامی خراپی ئیدارەدانی حکوومەتەوە لەلایەن پارتی و یەکێتیەوە دروست بووە، دۆخی دەرونی و کۆمەڵایەتی تاکی کورد لە ئەو پەڕی خراپیدایە. تاک ئایندەی ڕوون نییە، ژیانی خەڵک و ئاسایشی کۆمەڵایەتی لە قەیرانێکی قۆڵدایە. هەر بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ هاوڵاتیان گوێبیستی دیاردە و ڕووداوی نامۆ دەبن. ئەوەی جێی هەڵوێستە لە سەرکردنە بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەبری ئەوەی بۆ چارەسەر پەنا بۆ لایەنی معنەوی ببەن و ڕۆڵی ئاین لە نێو کۆمەڵگەدا تۆخ بکەنەوە، ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەست بۆ پیرۆزیەکان دەبەن و دەیانەوێ ئاین لە کایەکانی ژیان داببڕن. لە کاتێکدا ئاینی پیرۆزی ئیسلام پایی سەرەکی ڕێکخستن و تەبایی کۆمەڵگەی کوردیە و گرنگی ڕاگرتنیەتی. هەر هەوڵێکیش بۆ کەنارگیرکردنی ئیسلام کۆمەڵگە تووشی داڕمان و سەرلێشێوان دەکات و سەرنجام هەمووان لێی زیانمەند دەبن.